کاتژمێر 12 شەوی ڕابردوو تەرمی پیاوێک لە ماڵەکەی خۆیدا لە گەڕەکی سێکەنێنی شاری کەرکووک بە کوژراوی دۆزرایەوە. بەڕێوەبەرایەتی ئاسایشی کەرکووک دەڵێت ئەو کەسە بە چەقۆ کوژراوە و سەربڕاوە. بەوتەی ئاسایش ڕووداوەکە کێشەی کۆمەڵایەتی بووە و پەیوەندی بەکردەوەی تیرۆسیەوە نییە. لای خۆشیانەوە پۆلیس و ئاسایش لێژنەیەکیان بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە پێکێنا. سەر لە بەیانی ئەمڕۆ لە ڕێی کارمەندی زانیاریەکانمانەوە ئاگادارکراینەوە کە هاوڵاتیەک لە ماڵەکەی خۆی سەربڕاوە لە گوندی سێکانیان. ئێمە دەست بەجێ مەفرەزەکانمان گەیشتە شوێنی ڕووداوەکە لەگەڵ پۆلیس و دەستگامنیەکانی ناوشاری کەرکووکە سنووری خۆمان گەیشتنە شوێنی ڕووداوەکە. ئێمە سەرەتا لێکۆڵینەوەمان لە ڕووداوەکە کرد کە ئەو کەسە 6 چەقۆی پێوە بوو پاشەوەی کە بە 6 چەقۆکە نەکەوت بوو یاخود نەبردە بوو چەقۆیان لەمەنی نابوو سەربڕابوو و ڕووداوەکەمان بۆ دەرکەوت کە ئەمە لە 2 کەس زیاتر بووە کە ئەمە بووە و ئەمەوە لە ڕێی کەناڵەکەتانەوە بە هاوڵاتیانی شاری کەرکووک بگەێنم کە ئەم ڕووداوە تیرۆریسی نەبووە. کوژراوەکە تەمەنی 39 ساڵ بووە و ئاسنگەر بووە. بەپێی لێکۆڵینەوەکان دەرکەوتووە ئەو کەسە بە چەقۆ کوژراوە، بەڵام کەسوکارەکەی سکاڵای یاساییان تۆمار نەکردووە. سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاماژە بۆ دەکات بێمتمانەی هاوڵاتیان لە دەرگاکان وا دەکات خۆیان پەنا بۆ تۆڵەسەنەوە ببەن. سەبارەت بە دیاردەی کوشتن ڕاستە لە شاری کەرکووکە زۆری کردووە و ئیش لەوانەیە بەبێکی لەو کارەکانم قەڵەباڵغی لە شارەکە و خاڵی دووەمی سەرەکی کە ئەوەیە بوونی چەک لە هەموو ماڵێکە کە ئەمرازێکی زۆر ئاسان دەستەبەر ئەکرێتەوە. خاڵێکی کەش ئەوەی بە دیمان کردووە مەیزبوونی خەڵکیە لە لادگا و لە تۆڵەسەندنەوە و ئەو ئەم شتانشی کە ئێستا زۆرە وای کردووە هەموو پێداویستەکان کە بۆ ڕەدەرکردن ئاسان کراوە. بەپێی ئامارەکانی پۆلیسی کەرکووک ڕووداوەکانی کوشتن لە شارەکەدا زیادیان کردووە و لە 2 هەفتەی ڕابردوودا 8 تەرمینە ناسراو دۆزراونەتەوە و 4 حاڵەتی کوشتنیش تۆمارکراون کە یەکێکیان دۆزینەوەی تەرمی ژنێک بوو لە گەڕەکی پیشەسازی شاری کەرکووک. ئۆژین جۆڵە NRT کەرکووک.